سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێ بەرنامەی پێتان دەگەمەوە. لەم ئەڵقەیە بەرنامەکەماندا باز لە زەکات دەکەین. پرسیار ڕاستەی میوانەکانم دەکەم و دەپرسم زەکات چییە و لە چی دەردەکرێت؟ ئایا ئەو کەسانی کە زەکاتیان پێدەدرێت کامانن؟ گرنگی و حکمەتی زەکات لە چیدایە و ئەگەر کەسێک زەکاتی ماڵەکەی دەرنەکرد لە ئاینی پیرۆزی ئیسلامدا چۆن سەید دەکرێت؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. سرتا بخير هاتن تانكين. زكاة ماڵێکی بەشێکە لە ماڵی تایبەت ئەو بەشە لە سەروەت و سامانی ئینسان جیا ئەکرێتەوە و دەدرێتە ئەوانەی کە مستحقی شەرعی. زەکات ئەو سەروەت و سامانانەی کە خوای پەروەردگار داوێتی بە ئینسان زەکاتیایە واجبە بێت. ئەگەر پارە و پول بێت کە بە ئاڵتون و زی و ئەسڵەکەی دادنرێت، یان ماڵی تیجارەت بێ، عروڵی تیجارە، ماڵی بازرگانی، یان سەروەی حەیوانی بێ، مەڕ و ماڵات و ڕەشەوڵاخ و حشتر و ئەمانە، یان دەغڵودان و زەرعات و میوە، لەم سینفانە زەکات واجبە بێ. بەڵام هەریەکەیان مەرجی تایبەتی خۆی هەیە، هەریەکەیان شەرتی تایبەتی خۆی هەیە. قورئانی خوای پەروەردگار باسی ئەو مۆزوعی کردووە. لە قورئانە خوای پەروەردگارە فەرمێ: إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم وفي الرقاب والغارمين وفي سبيل الله وابن السبيل فريضة من الله. خواهي پروردگار لم آية پیروزدا باس يكاد أو صنفاني كزكاتيان پي أدريد هش صنفن أو هش صنفا لەکاتی خۆیان هەش سینفە و کە قورئان ئاماژەی پێکردووە. بەڵام ئێستا لەو هەش سینفە تەقریبەن سێ سینفیان یان سێ بەشیان، سێ وەجبەیان لە سەردەمی ئێمە خوا عالم هەبێت: فەقیر و میسکین لەگەڵ غاریمین. بەڵام مەفروزە ئەمانە پێناسە بکرێن، بناسرێن. زاناکان ئەفەرمون کۆتا پێناسە من دیومە بۆ میسکین، بۆ فەقیر بە تایبەتی. ئەفەرمون فەقیر کەسێکە کە داهاتەکەی کەمتر بێ لە نیوەی نەفەقە و پێداویستی. یعنی بڵێن مەسەلا ئەگەر ماڵێک پێداویستی و مەسرفیان 500,000 بێت، داهاتەکەیان 200,000 بێت، ئەمە فەقیرە. یان دووهەمیان میسکینە. ئەفەرمون میسکین ئەوەیە حاڵی لەم باشترە، زیاد لە نیوەی نەفەقە و پێداویستی هەیە، داهاتەکەی ئەوە نەیە. بڵێن مەسەلا هەر وەکو نمونەی پێشوو خێزانێک میسکینن، نەفەقەیان یا پێداویستی بژێوی ژیان و پێویستیەکانی تریان 500,000، بەڵام ئەم ماڵە بڵێن مەسەلا 300,000 هەیە، ماڭانە داهاتەکەیان 300,000. ئەفەرمون ئەم دوو سینفە هەیە. سینفی سێهەمیان بریتیە لە غاریم و قەرزار. قەرزارێک کە بۆ پێداویستی قەرزار بوو بێ، نەک لە زیادەڕەوی و ئیسراف و ئەمانە. زانەکان باسی ئەوە ئەکەن کە ئەم ئینسانە قەرزار بۆ یەکەم لەسەر شتی حەڵال قەرزار بوو بێت. ئەگەر ئینسان لەسەر شتی حرام قەرزار بوێ لە ماڵی زەکات، زەکاتی نادرێتێ ئەو قەرزەی پێ بڕکاتەوە. یا کابرا ئیسرافی کردووە. نمونەیە هێنە بۆ بڵێن مەسەلا ئینسانێک ماڵی دروست کردەوە، بەڵام لە ماڵەکەیە کاشیکاری و ئەمانەی کردووە، ماڵی زەکات نادرێ بە کاشیکاری و ئەمانە. یا سارەیەکی ڕاکێشاوە زیاو لە پێویستی خۆیەتی، زەکات نادرێ بەوانە. زەکات بۆ پێویستی و حاجەیە، ئەمە ڕێگەیەک. ڕێگەیەکی تر کە پێویستەکە خەڵکی موسڵمانانی لێ ئاگادارکەین و ئەویش ئەوەیە کە زۆر جار هەیە خەڵک زەکات دەرەکا، ئەیەوێ زەکاتەکە دەرکا، بەڵام ئەیەوێ یا بیا بە کوڕێکی خۆی،
یا بیا بە کچی خۆی یا بیا بە خەسووی یا بیا بە مامی زەکات ماڵی فوقەڕایە وەکو خێر نییە خێر ئەتوانی بیەی بەمانە قەیناکە بەڵام زەکات کێ فەقیرە کێ زۆر محتاجە وەک لە کوردەواری ئاڵێن کێ زۆر کۆڵەوارە ئەبێ ماڵی زەکات ئەولاتر بیرێ بەوانەی کە زۆر محتاج و دەستکورت و نەبوو فەقیر و هەژار و نەخۆش و بێکەسابەت و وەلحاصڵ ئەم کەسانەیە ماڵی زەکات دەبێ بدرێ بەم خەڵکانە. زەکات شەرعان بەشێکی دیاری کراوە لە کاتێکی دیارکراوە بۆ کۆمەڵێکی دیاری کراوە. زەکات لە ڕۆ شەرعەکەیەوە ئەوەیە کە بەشێک لەو ماڵێکەوە خوا داوەتی بەو کەسێکەوە دەوڵەمەندە لە کوردەواری خۆماندا سنوورێکی دیاریکراوی بۆ دانراوە گەیشتە ئەو سنوورە دیاریکراوە کە ئەبێ واجبە لەسەری کە بەشێک لەو ماڵەی ببەخشێ بە کۆمەڵێکی دیاریکراو کە خوای گەورە لە قورئانی پیرۆزە ناوێنی هێناوە و دیاریانی کردووە. ئەوە پێوترێ زەکات واتە لە ڕووە لوغەویەکەیشیوە یعنی نوما یعنی بەرەکەت و خێر و یعنی زیادبوون لەو ماڵ و سەرۆتاکەوە خوای گەورە بەو کەسەی بەخشیوە زەکاتی لێ دەرکا ماڵەکەی بەرەکەتی تیاکەوێت زیاد دەکا. چۆکم پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمودەی سەحیحا فەرمێ هەر ماڵێ خێری لێ بکرێ سەدەقەی لێ بکرێ قەت ئەو ماڵە کەم ناکە. لەبەرەوە هەر ماڵێ خێری تیاکرا یان زەکاتی لێ دەرکا زەکاتیش بەشێکە لە خێر. لەبەرەوە بەڕاستی زەکات ئەوەیە وەکو عەرزم کردی بەشێکی تایبەتە لە ماڵ بۆ کۆمەڵێکی تایبەت لە کاتێکی دیاریکراویشە کە عیبارەتە ئەو ماڵە ئەو کەسە سێ سیفەتی تیاوێ یەکەم موسڵمان بێ دووهەم ماڵی خۆی بێ هین خەڵک نەبێ سێهەم ساڵیشی بەسەرا دێوەرانی کرد بێ ینی 12 مانگ لە مڵکی ئەو کەسە بێ و ئەو کەسە خاوەنی ئەو ماڵە بێکەوە زەکاتی لێ دەرێت. لە ئەمڕۆدا کە وەکو لیژنەی فتوای هەرێمی کوردستان دیاریان کردووە زەکات پارە ڕەواج لە 4.5 ملیۆن یعنی کەسێک کە خاوەنی 4.5 ملیۆن دیناری عێراقی بێت لە هەموو ملیۆنی 25,000 دیناری ئەلم پارە ئەدا بە زەکاتە زۆر کەمە یعنی پارەکە زۆر کەمە ماڵەکە زۆرە خوای گەورە ئەو حیزەی دیاری کردو بۆ ئەوانەیەکەوە ئەو ماڵیان هەیە لە 4.5 ملیۆن هەبێ ساڵێکی بەسەرا تێپەڕی ئەوە ئەبێ لە هەر ملیۆنێک 25,000 لێ داتە زەکاتە. ئەگەر کەسێک کە خاوەنی 20 مسقال ئاڵتون بوو نیو مسقاڵی لێ داتە زەکاتە. ئەگەر کەسی خاوەنی 40 سەر حیوان بێ مەڕ و بزن ئەوە ئەبێ حیوانێکی لێ بداتە زەکاتە هەتاکو ئەگاتە 121 کە بوو بە 121 دوو سەری لێ ئەداتە زەکاتە کە بوو بە 203 سەر سێ سەری لێ ئەداتە زەکاتە ئیتر لەوە بەرەوژۆ لە کولی 100 سەرێکی لێ ئەداتە زەکاتە. لە ماڵی تیجارەتیش ئەوەی کە کەسێکە دوکانێکی هەیە یان بازرگانی هەیە ئەبێ لە کۆتایی ساڵە تەخمینیەکە خۆی ئەزانێکە ئەم دوکانە بای چەند دەفتەرە مەسەلا بای 2 دەفتەرە بای 4 دەفتەرە ئەگەر بە دەفتەر بوو یعنی بە دۆلار بوو شتەکانی ئەوە بە دۆلار تەخمینێکە و پارەکەی زەکاتەکەی بە دۆلارەدا. ئەگەر بە پارەی عێراقی کڕی بووی ئەوە بە پارەی عێراقی تەخمینەکە مەسەلا بای 40 ملیۆنە ملیۆنێکی لێ داتە زەکاتە و بە پارەی عێراقی و ئەگەر دروستیشە لە ڕۆژشەرعەکەی وەکو عولەما فتوایان داوە لە باتی دۆلار دینار بدرێ لە باتی دینار دۆلار بدرێ یان مەسەلا کابرا حیوانێکی هەیە ئەگەر حیوانەکە نەدا قیمەتی حیوانەکەش بدە ئەوە قسەی لەسەر زانایان فتوایان لەسەری دا بەڵام باشتر وایە و چاکتر وایە کابرا چی بوو ئەو بداتە زەکاتە. مەسەلا گەرمی هەیە جۆ هەیە گەرم و جۆ لە 700 کیلۆ 15 تقریبان 715 کیلۆ ئەوە لە کولی کیلوی کیلوەیەکی لێدا دەزەکاتە. لە کوردەواری خۆمانە ئەو سایان کێشایەوە 45 تەنەکەی ئەم ڕۆن 15 کیلۆیی بوو ئەوە لە کولی تا تەنەکەیەکی لێداتە زەکاتە. ئەو کەسانێکەوە دوکانی هینە ئاڵتون ئەوەی کە جەنابتە فەرمی سێ بەشە بەشێکیان بازرگانی پێوەکە بەشێکیان پیاوە و خۆی کڕێتی و لە ماڵ و داینایە بەشێکیان ئافرەتە و ئاڵتونی هەیە و
بۆ ئەیکات بە خۆیان بلامانە هەڵێک جا ئەم سێ کەسە ئەو کەسێکەوە تیجارە دوکانی بازرگانی پێوەکە ئەوە تەبعاً سەری ساڵی بێت تەقیمینی کا بزانێت دوکانەکەی چەندێ ئاڵتونی تایە بە گوێرەی ئەوە زەکاتەکەی لێ دەرێتە ئەو کەسێکەوە پیاوە مەسەلا تۆ پارەت هەیە ناتێوە بە پارەی بمێنێتەوە شێ ئیدەیتە ئاڵتون و لە ماڵەوە دایەنەی ئەمە شەرواجبە سەری ساڵ زەکاتی لێ دەربکە بەڵام ئافرەتێک هەیە پارەی هەیە ئەچێ ئیدادە ئاڵتون ئەم ئافرەتە نیەتەکەی ئەزانێ نیەتی ئەوەیە بۆ ئەوەی کەوا پارەکەی نەفەوتێ و هەر ئاڵتون بێ لە ماڵەوەدایەنێ یان نیەتی ئەوەیە کە ئەمە لە مناسەباتە ئەم ئاڵتونە بکا بە خۆیان و بکاتە خشل ئەگەر نیەتی خشڵی لێهێنا ئەوە زەکاتی ناکەوێت هەتا ئەگاتە سنووری لای مەزەبی شافعی تقریباً 100 بۆ 200 مسقال تا ئەوەنە زەکاتی لێ ناکەوێت ئەگەر بۆ خۆی بێ بۆ خشڵی خۆی بێ بۆ ئەوەی کە لە مناسبەتەکانە بکاتە هەڵیگرێ و بکاتە خۆیە بەڵام ئەگەر بۆ ئەوە بیکڕێ کە پارەکەی نەفەوتێ ئەوێت هەر بە پارەی نەمێنێتەوە بە ئاڵتون بێ ئەوە هەموو سەری ساڵێ لە 20 مسقال تێپەڕی 20 مسقال نیم مسقال لە 40 مسقال مسقالێک ها بەوتشەوە ئەڕوا هەتا کۆتایەکی زەکات دەرکردنی ماڵێکی تایبەتە بە مقدارێکی تایبەت بە ئەندازەیەکی تایبەت کادرێ بە خەڵکێکی تایبەت واتە گەورەترین مەصرفی داراییە کە لە شەریعەتی ئیسلامە ئیشی پێکرێ و یەکێکە لە پایەکانی ئیسلام و مافێکە لەسەر دەوڵەمەنەکان بۆ هەژارەکان کە ئەدرێ ئەم مافەیە ئەم زەکاتە ئیسلام شەڕی بۆکە و بە شەرتی موسڵمان بوون دایناوە و لە تاریخی ئیسلامیە ئەوانەی کە زەکاتیان نەداوە جەنگی گەوریان لەگەڵا کراوە کە خلافەتی ئیمامی ئەبوبەکر خلافەتێکی زۆر فەتی و ناسک بووە لە سەرەتایە بەڵامەکو مجازەفە و مغامرەیەکی زۆر گەورەی کردووە بە وجود و نەشئەتی خۆی لە پێناوی فەقیرەکانە کە بێ مافەکانیان بۆ وەرگێتەوە زەکات ساڵانە وەرەگیرێ لە دەوڵەمەنەکان بۆ هەژارەکان حتا لە هەموو منتەقەیەک لە هەموو ناوچەیەک بۆ ناوچەکانی خۆی داواکرێ لە خزم کە بیداتە خزمەکانی خۆی بۆ ئەوەی کە حاڵەتێکی کۆمەڵایەتی دروستکە لە بینی هەژارەکان و دەوڵەمەنەکان حەزادەت لە بینیانە نەمێنێ بەڵکو هەژارەکان دوعای خێر بۆ دەوڵەمەنەکان کەن خوای گەورە ماڵیان بداتێ بۆ ئەوانیش دەستگیرۆیی فەقیرەکان بکەن و تەنیا زەکات لە ئیسلامە واجب نەکراوە بەڵکو بابی سەدەقات و بابی هەر کەسێک داوای لە کەسێک کاواتە یعنی پێوتێ مەحروم پێوتێ سائل و کەسێک کە بزانێ کەسێکی نزیکی هەیە کە پێویستەکە یارمەتی بدا و کاتە بێتە واجبێکی عینی کە لەسەری واجبە بێ بەڵام وەکو زەکات کامە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەر ئەوەت لەسەرە مەگەر خۆت إلا أن تطوع مەگەر خۆت یعنی سنەتی تر بەجێ بێنی واتە یعنی زیادەی تر بدەی ئەوەیە کە نسبەتێکی دیاریکراو لە ماڵێکا گەگەیشتە نسبەتێکی دیاریکراو لێی وەرەگیرێ و ئەدرێتە چەند خەڵکێکی دیاریکراویش واتە ڕەهانیە بە هەموو شێوەیەک لە شەرع هاتبێ ڕقی لە دەوڵەمەند بێ بۆ ئەوەی کە کەسێک دەوڵەمەنە بێ پارەی لێبسێنی ئەمە باج و ڕسومات نییە ئەمە زەریبە نییە ئەمە سەرانە نییە بەڵکو ئەمە دەستگیرۆیی دەوڵەمەنەکانە بۆ هەژارەکان کە ماڵیان گەیشتە حەدێک زەن ئەکرێ کە ئەو حەدە لە خۆیان زیاتر بێ و مقدارێکی زۆر کەمیان لێ وەرەگیرێ ئەویش لە ساڵێکا جارێکایە و داوا کراوە هەر کەسێک لە ناوچەی خۆیە و هەر کەسێک لە خزم و کەسوکاری خۆی کە مستحقن پیان بدرێ بۆی حاڵەتێکی کۆمەڵاتیش دروستکە. زەکات خاڵی یەکەم سێهەم پایە لە پایەکانی ئیسلام ئەمە زۆر گرنگە ئەبێ بیزانین ئێمە کە پایەیەکە یعنی ئەگەر ئەم پایەیە لە موسڵمانێتی ئینسانان نەبێت کەسێک باوەڕی بەمە نەبێ خاوەنی سەروەت و سامان بێ و واجبی زەکات و زەکات نەدا لێرە ئەچێتە دەرەوە خاڵی یەکەم ئەوە پایەکە لە پایەکانی ئیسلام. خاڵی دووهەم عیبادەتە زەکات سەیری ئەکرێ عیبادەتە وەک چۆن نوێژ عیبادەتە ڕۆژ و عیبادەتە زەکات دانیش عیبادەتە بەجێهێنانی بەندایەتیە بۆ خوای پەروەردگار
خاڵێکی تر خاوێنکردنەوەی نەفسی ئینسانە لە چروکی و لە حەسوودی و لە پیسکەیی و لە دەستکشانە و دەستقوچاندن بەڵکو خوای پەروەردگار بە زەکات وامان لێ ئەکا بەخشندە بین و دەستکراوە بین ئەم زەکاتە کە بڵێن مەسەلا سوودەکانی یان بڵێن مەسەلا حکمەتەکەی یاەکێ لە کەڵکەکانی ئەوەیە کە وەک وتمان یەکەم ئەمری خوای پەروەردگاری دووهەم هینە عیبادەتە سێهەم خاوێنکردنەوەی ناخی ئینسانە قورئانە فەرمێ خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها وصل عليهم إن صلاتك سكن لهم والله سميع عليم خواهی پەروەردگار باسی ئەوە کا فەرمێ زەکاتیان لێ وەربگرە بەو زەکاتە ناخیان پاک بکەرەوە ڕۆحیان پاک بکەرەوە لە هەمان کاتا ماڵەکەشیان پاک بکەرەوە خاڵێکی تر لەوانە بریتیە لە بەهێزکردنی ڕەبت و پەیوەندی و تەعاونی ئیجتیماعی و کۆمەڵایەتی لە بەینی موسڵمانانە چونکی زەکات وەک عیبادەتە لە موسڵمان وەرەگیرێ ئەبێ بیژرێ بە موسڵمان ئەگەر بیرێ بە غەیر موسڵمان ئەو زەکاتە لا ناچێت حتا زانەکانە فەرمونون ئەگەر بدرێ بە کەسانێک ئاهلی تاعەت نەبن زەکاتەکەیان لەسەر لا ناچێت وە خاڵێکی تر ئەوەیە کە ئەو ڕەبت و پەیوەندیە دروست دەکات مەسئلەی تەعاون و پرۆژەیەکی گەورەی ئیقتیسادیە ئەگەر خاوەنی هەبێت چونکی ئەم ماڵی زەکاتە وە گوتمان عیبادەتە خەڵکی بەبێ پێوتن خۆیان دەریەکەن ئەم جارە زۆرێکی زۆر لە خەڵکی زەکات ئەدا ئەم جار زەکات مەربوط نییە بە یەک وەختۆ ئەوە لە بڵێن مەسەلا لە هەندێک کاتایە خەڵک وای لێکا زەکات زیاتر لە ڕەمەزانە بە ئینا زەکات وا دانراوە کۆمەڵێ مەرجی هەیە بڵێن مەسەلا هەر ماڵی زەکاتی تیا دەرەکرێت کۆمەڵە مەرجی هەیە یەکێ لەو مەرجانە کە زەکاتەکە زەکات دەرەبێ دەریکە یەکەمە بێ ئەو شەخصە موسڵمان بێ دووهەم ئەبێ حڕ و ئازاد بێ سێهەم ئەبێ وەگەڵێ پارەکە گەیشت بێتە نیساب و حەدی زەکات چوارهەمە بێ ساڵ بەسەریا چوو بێتۆ جگەر لە زەرعات و میوە ئیتر باقی ماڵی تیجارەت پارە حەیوان سەرۆی حیوانی و ئەمانە هەمویانە بێ ساڵ بەسەریانە بڕوات کەوا بوو زەکات ئەکەوێتە ڕەمەزان ئەکەوێتە مانگەکانی تریشەوە کەوا بوو پرۆژەیە کە لە هەموو حاڵەتێکە حاڵەتی فریاڕەسیە بۆ هەژاران خاڵێکی تریش هەیە لە بواری زەکاتە ئەویش ئەوەیە کە زەکاتدان وەکو ئەو پرۆژەیە وەکو بڵێن مەسەلا پەیوەندی و ڕەبتی ئیجتیماعی کۆمەڵایەتی دروزەکە لە ناخی ئینسانەکانە حاڵەتێ دروزەکە ئەویش ئەوەیە قورئان باسی ئەوەمان بۆکە کە زەکات زەکاتی دەرکرد زەکات پێدراویش لە ئاستیا با دوعای خێریان بۆ بکات چونکی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمێ ئەگەر کەسێک چاکەیەکی لەگەڵ ئاکردن هەدیەیەکی دانێ شتێکی دانێ لە بەرانبەرەوە ئێوەیش وەکەڵێ پاداشتی بدەنەوە ئەگەر هیچتان نەتوانی لە بەرانبەریەوە بیکەن ئەوەندە دوعای خێری بۆ بکەن وەگەڵێ کابرا خۆی بە مەغدور بزانێ ئەمیش یەکێکە لەو حاڵەتەی کە حاڵەتی دڵخۆشی و ئاسوودەیە بۆ ناخی دەوڵەمەندەکان و بۆ ناخی فەقیرەکانیش کە ئەوی شەرەچێتە ضمنی پەیوەندی بوون و گەرمکردن و بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتی قورئان دیاری کردووە لە شتەکانی کا زۆر بەکەمی قورئان ئاماژەی ئێستا لە نوێژە خوای گەورە ئاماژەی بە 5 فەرزە نوێژەکە نەکردووە بەڵام لە زەکاتە خوای گەورە ئاماژەی بە ئەو کەسانە کردووە کەوا پیان ئەشێ و پیان ئەدرێ إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم وفي الرقاب والغارمين هەتا کۆتایی ئاەتەکە قورئانە فەرمێ زەکات بە 8 سنف ئەدرێ بەڵام ئەو 8 سنفە ئەمڕۆ چواریان وجودیان هەیە ئەو چوارەکەی کان وجودیان نەماوە یەکێکەوانی کەوا قەرزارن بەڵام قەرزارێن کە قەرزارە بۆچی قەرزارە بزانیم کە لە ڕێگەی شەرعیەوە قەرزار بووە کابرا تێشکاوە
یان قەرزارە خانوویەکی کردووە بۆ ئەوەی کەوا ستنی ماڵ و مناڵی پێ بکە یان قەرزارە بۆ ئەوەی کەوا تەلەبەی و ویستێتی کە بخوێنێ و چۆ قەرزی کردووە و شەهادەیەکی بەدەستهێناوە ئیسا نیەتی بداتەوە یان قەرزار بووە لەبەرەوەی کەوا سڵحی نیوان دوو تایفەی کردووە دوو عەشرەتی کردووە پیاوێکی ناودارە بە پارەکەی ئەم نەبووە ئەو دوو عەشرەتە سڵحیان ناکرد ئەم قەرزارەکان جۆریان زۆرە ئەلم کەسانێک کە بەو شێوانە قەرزار بن ئەوە دروستە زەکاتیان پێ بدرێت ئەوە غاریمین یان ئەوانەی کەوا ئەوە المؤلفەتی قلوبهم یان ئەوانەی کەوا تازە مسلمان دێن ناو ئیسلامەوە تازە مسلمان بوون ئەوە بۆ پەیوەندە بە حکوومەتەوە و بە دەسڵاتدارەوە یعنی کاسێکە کۆمەڵی خەڵک مسلمان بوون حکوومەت پارەیەکیانەداتی بۆی کەوا لەسەر ئیسلام دابمەزرێن و دڵێن بۆ ئیسلامەت و مسلمانەتی خۆیان خۆش بێن یەکێت لەوانە فقەرایە فەقیر و مسکینە قورئان دوو کەلیمەی هێناوە ئینەمە الصەدەقات للفقراء والمساكين حەسریشی کردووە ئینەما بۆ حەسرە یعنی لەم هەشت سنفە زیاتر ئەم هەشت جا لای مەزهبی شافعیە فەرمێ ئەگەر تۆ زەکاتەکەی داوە سنفێکیان چاگوای بیتێتە سێ بەش سێ کەسیان یعنی ئەگەر بیتێتە سێ سنفیان یان بیکەیتە سێ بەشەوە هەر نەیدێتە یەک نەفەرێک فقەرا مەسەلا ئەو کەسانەیەکەوە ڕۆژانە بۆ نمونە پێویستیان بەوە هەیە 20,000 دینار بۆ ماڵ و مناڵەکان سەرف بکەن هەموو ئێوارێ بەڵام ئەو 5,000 هەیە 15,000ەکەی تری نییە یان هەر هیچی نییە ئەمە پێوترێ فەقیر مسکین ئەوەیەکەوە مەسەلا نیوەی پێویستی ژیانی هەبێ بەڵام نیوەکەی کەی پێتەواو نەکرێ ئێستا مەسەلا کابرای مۆزەفە بۆ نمونە مۆزەفە معاشەکەی مەحدودە دوو تەلەبەی هەیە کرێکیشە لە خانی پیاوەکە ئەم معاشەی نەبەش کرێکەیەکە نەبەش مناڵەکان و تەلەبەکانێکە ینی بەشێکیانەکە بەش لایەکیان هەردووکان ناکە ئەمە دروستە زەکاتی پێ بدرێ بۆ ئەوەی کەوا باڵانسەکەی ڕاست ببێتەوە یان ئەو کە ئەمە پێوترێشکێ پێوترێ مسکین فەقیر و فەقیر ئەوەتانێ مەرحەلەیەک پلێ لە خوار مسکین وەیە فەقیر بەڵام ئینەمە سەدەقات للفقراء والمساكين شرکم خوای گەورەی لە یەکەم پلە ئەوی هێناوە ئەو پلەی یەکەمە پلەی دوو هەموو کەسەیەکەوە مسكينة إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم في الرقاب والغارمين وابن السبيل يعني أواني كواري بوار كسانك هي مثلا خلقي سوريا هاتوتا مڵاتەیە لێرەوە ئەڕوا بۆ ئێرانیان لە ئێران و مثلەن کابرا لێ قەوماوە و ئیسە بە تایبەتی ئەمڕۆکەوە بەدەیان و سەدان ئاوارە و لێ قەوماو هەیە کابرا جێگەومەکانی خۆی نەماوە ئەگەر بکرێ ئەوە طبعا تایبەتە بە حکوومەتەوە یان بە لیژنەیەکەوە کە ئەو زەکاتە کۆکاتەوە بدرێتە ئەو کەسانێکەوە لێ قەوماون یان ڕێبوارن یان مەسرەفی ئەویان نییە بگەڕێنەوە بۆ ناو جێگا و ڕێگا و مەکانی خۆیان. خوای گەورە لە ئاەتی 60 سوورەتی ئەتەوبە ئەو مەساریفانەی باس کردووە ئەو جیهەتانەی کە زەکاتیان پێدرێ. یەکەم جار بە وشەی ئینەما دەسی پێ کردووە کە ئەداتی حەسر و قەسرە واتە ئەداتی تەنها بۆ ئەمانە ئەبێت. اختصاصە تەنیا تایبەتە بۆ ئەمانە و لە کۆتایی ئاەتەکەش فەرموویەتی فەریضەتە من الله یعنی تەئکیدی کردوتۆ ئەمە خوای گەورە فەرزی کردووە تەنیا بدرێتە ئەمانە والله علیم حەکیم خوای گەورە خۆی زانایە و دانایە زانێ و هەموو مەساریفەکان لەکوێ سەرفەکرێ لەوانەی کە پێیان نەدرێ هەمویان ئەشخاصن جیهەد نین لەوانە فەقیر واتە ئەو کەسەی کە هیچی نییە دووهەم مسکین ئەو کەسەی هەیەی بەڵام مەسرەفەکەی بەشی ناکە ئیشی شەکا بەڵامەک و فریای مەسرەفەکەی ناکەوێ فەرقەکەیشی ئەوەیە فەقیر و مسکین قسە زۆر وتراوە دەربارەی ئەم دوو چینە فەقیر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پەنای گرتووە بەخوا لە فەقیری بەڵام داوای کردووە لە خوا کە خوای گەورە وەکو مسکین بیژێنێ و ئیمامی شافعی معنایەکی دەرهێناوە لە سوورەی ئەلکەهف کە باسی ئەو برانەکە کە پاپۆڕێکیان پێ بووە کە ئەم بەرۆبەری بەحرەکە دەربەنێکی تیان لەسەر دەربەنێک بوونەکە خەڵکیان پەڕاندۆتۆ ئەفەرمێ وأما السفينة فكانت لمساكين يعملون في البحر فەرمی ئەو سەفینە هی خەڵکێکی مسکین بوون کە لە بەحرەکە ئیشیانە کرد پاپۆڕێکیان پێ بوو بەلەمێکیان پێ بوو خەڵکیان لەم بەرۆبەری دەریاکە ئەپەڕانۆ کە لە دەربەنێکا بوو
واتە مسکین ئیشەکە بەڵام فریان ناکەوێ بەڵا فەقیر ئەوەیە کە هیچی نییە کەمەیەکە لە شەرع پەنای پێگرێ ئەفەرمێ خوایە پەنات پێگرم لە فەقیری. غارمین هەیە و کەسانەی کە شتی هەیە کابرا بازرگانە شتی بووە بەڵام ئێستا مفلس کەوتووە ئێستا قەرزار کەوتووە لەسەر ئیشەکەی. ئەمە دروستە ئەوەنەی بدەیتێ تاوەکو یعنی ژیانی بژێوی ژیانی پێیاکە یانەکو ئیمامی نەوەیە فەرمێ عولەما فەرمیانە ئەو کەسانی کە سنعەتێکە زانن دروستە کابرا تۆڕنەچیە یا فیتەرە یا خەیاتە چمەکینەی خەیاتی بۆ بکڕی یاوەکو ئەجیزە و مەکائینی بۆ بکڕی بۆ بە زەکات بۆ ئەوەی کە ئیشەکەی کە ئەم کەسە فەقیر نییە ئیشە زانێ بەڵام ئێستا هیچی بەدەستوە نییە. ئەوانەی کە لەسەر زەکات ئیشەکەن ئەمە دیارە ئیشی دەوڵەتە کە زەکات کۆکات و زەکات بەشەکە ئەوانەی کە ئیشی لەسەرەکەن ئەوانەی فی سەبیل الله ئەمە تەفسیری زۆر کراوە لەوانەیە کە بە مجاهیدی نەژمێری ئەوانەی کە جیهاد دەکەن لە پێناوی خوا با دەوڵەمەنیش بن هەروەریەگرن. یانەکو فەرمێتی لە حەج ئیمامی ئەحمەد فتوای بۆ داوە فەرمێتی فی سەبیل اللهە یانەکو طالب علم یانەکو لە مەصاریفی وجوهی خەیر یعنی لە داوە و لە بانگەوازە کەویش هەروە خۆی جیهادە هەر شتێکەوە وا بکاتە کە داوای ئیسلامی پێشکەوێ مەزەکاتی بۆ بێ لەسەر مطلقی فی سەبیل الله. ئەوانەی کە مؤلفەت قلوبهم من ئەوانەی کە ئەو کافرانەی کە ڕجایان یەکێک کە مسلمان بن زەکاتیان پێدرێ با دەوڵەمەنیش بن تازە مسلمان بوون زەکاتیان پێدرێ لە بەرەوەی خەڵکانێکن هێشتا ئیمان نەچۆتە دڵیان و حەزیان نە ماڵ و مولک و ئەمانەیە لە زەکات بەشیانە درێ. و ئەوانەی کە ئیبن سەبیلن ئەو کەسانەی کە لە ماڵ بڕاون لە وڵاتی خۆیان بڕاون لە شوێنی خۆیانە با محتاج نەبن بەڵام لێستا دروستە زەکات وەرگرن. خوای گەورە تاکیدی کردوتەوە ئەم هەشت سنفە کە ئەمانە دروستە ئەمان زەکاتە درێتە ئەمانە غەیری ئەمانە نابێ بۆ نمونە مەسەلەن مزگەوتێک بێ مزگەوت زەکاتی بۆ نابێت چونکە بە موەسسەسەیەکە خەڵکی لە خێرێکە یعنی لە زیادەی خۆیەکە یانەکو مەسەلەن هەندێک کەس لەوەی واجبی عینی بێ یارمەتی خزمێکی بدا ئەمە نابێتە وەکو وەچی زەکاتی پێ نابێ بەڵامەکە و کاتە واجبە لەسەری کە یارمەتی بە. زەکات وەک عەرزم کردی عیبادەتە کە عیبادەتە پایەکە لە پایەکانی ئیسلام ئەبێ ئینسانی ئیماندار پێوەی پابند بێ ئەگەر پێوەی پابند نەبوو زانەکانە فەرموون دینەکەی لەدەست ئەدا ئەگەر ئیمانی پێی بوو هەندێک لە زانەکانە قسەیەکەن بەڵام ئەدای نەکرد و دەری نەکرد ئەوەتە قورآن هەڕەشەی لێکا کە پەنا بەخوا لەوانەیە دینەکەی هەر نەمێنێت ئەفەرمێ والذين يكنزون الذهب والفضة ولا ينفقونها في سبيل الله فبشرهم بعذاب أليم يوم يحمى عليها في نار جهنم فتكوى بها جباههم وجنوبهم وظهورهم هذا ما كنزتم لأنفسكم فذوقوا ما كنتم تكنزون. قرآن باسی هەمان بۆ کافەرمێ ئەوانەی کە سەروەت و سامان ئەکەنە گەنجینە و زەکاتی لێنادەن لە ڕۆژی قیامەتە ئەکرێتە پارچە مەعدەن و پارچەیەک لە ئاگری دۆزەخا سوورەکرێتەوە نێوچاوانیان هەردوو تەنشتی لای ڕاست و چەپیان پشتیانی پێداغەکرێ پەنا بەخوا. مە قورآن باسی کردو پێیانەوترێ ئەمە نەتیجەی ئەوەیە کە لە دنیاە خوا سەروەت و سامانی دا بە ئێوە هەژاران و نەبووەکان و فەقیرەکانتان لێ بەسەر نەکردو و نەهاتن بەدەم ئەمری خوای پەروەردگارە و شکری ئەو نیعمەتتان نەکرد چونکی شکری هەموو نیعمەتێک ئەوەیە حەقەکەی جێبەجێ بکەیت حەقی ماڵیش ئەوەیە زەکاتی لێ بدەیت و دەستگیرۆی هەژاران بکەیت. و پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە چەند فەرمودەیە بۆی باسکردون یەکێک لەوانە فەرمێ خاوەنی هەر ئاژاڵێک ئیتر حشتر بێ ڕەشە وڵاق بێ مەڕووماڵات بێ ئەگەر ئینسان زەکاتەکەی لێ دەرنەکرد لە ڕۆژی قیامەتە هەر هەمویان کۆ دەکرێنەوە بە شاخ و بە هەموو پێویستیەکانە و لە پانتایی و دەشتاییەکە ئەم ڕائەخرێ و پانەکرێ و ئەوانیش جێرەی ورجەکەن پەنا بەخوا قەپی لێ ئەگرن. لەسەرەوە خاڵێکی تریش ئەوەیە ئیمامی ئەبوو بەکر ئەوانەی کە زەکاتیان نەدان وای دانان وەکو ئەهلی ڕیدە و پاشگەز بووە مامەڵەی لەگەڵاکردن شەڕی لەگەڵاکردن سوێنی لێ خواردن فەرمووی ئەگەر پەتەگوریسێکیان دابێ بە زەکاتە لە سەردەمی پێغەمبەرە هەتانەی دێن شەڕیان لەگەڵم تا لێ ئانەسێنم و بە هەڵگەڕاوە دانراون لەبەرەوەگە کەسێ زەکات نەدا حاڵی زۆر خراپە پەنا بەخوا. ئەوە بۆ قیامەتە بۆ دنیاش ئەگەر دەسەڵاتی شەرعی هەبێ و ئیمامی موسڵمانان هەبێ عقوبەی ئەدا
جا کە عقوبەی ئەدا زەکاتەکەیشی لێ ئەسێنێ و زیاوەیەکشی لێ ئەسێنێت لەبەرەوە ئاوا سەیریەکە و ئەوە لە ناو موسڵمانانە باوەڕ ناکەم ئیماندار هەبێت بەو شێوەیە بێ ئەگەر وابێت ئەوە لە دینەکەی تێنەگەیشتووە موسڵمانێتەکەی بەجێی خۆی نەگەیاندووە پابەندی فەرمانی خوا و پێغەمبەری خوا نەبوو. زەکات زۆر گەورەیە کاکە هێمن زەکات خوای گەورە لە قورئانی پیرۆزە لە 51 ئاەتە خوای گەورە باسی زەکاتی کردووە کەلیمەی زەکات بە زۆر معنا هاتووە بەڵام هەر نەسی قورئان 51 شوێنە قورئان باسی زەکاتی کردووە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم 44 فەرمودەی لەبارەی زەکاتۆ فەرمووە 44 فەرمودەی لە بۆ هاندان ئەوانەی کە زەکات بدەن کە چەندێک خێر و سەحابیانەگەیە یان ئەوانەی کەوا زەکات نادەن خوای گەورە چهارڕەشەیەک جارەیەکە یعنی 44 فەرمودە پێغەمبەر صلی الله عليه وسلم واریدە لەبارەی زەکاتەوە فەضل و بەرەکەتی زەکات زۆرە یەکێک لەو فائیدانەی کەوا لە زەکاتە هەیە ئەوەیە کەوا ئەو کەسێک کە زەکات دەرەکا خوای گەورە بە ئەبرار ناوی ئەبا یعنی بە چاکە خواز کە ئەوانەی کەوا ئەهلی بەهەشتن هەر کەسێ زەکات بدا خوای گەورە ئەیخاتە ناو بەهەشتەوان چۆ قورئان لە ئەفەرمێ چی ئەفەرمێ إن المتقين في جنات وعيون آخذين ما آتاهم ربهم إنهم كانوا قبل ذلك محسنين ئەوانەی بەڕاستی ئەوانەی کە ئەهلی تەقوان لە ناو باخ و باخاتی بەهەشتان بۆ لەبەرەوەی لە دنیا ئەهلی چاکە بوون محسینین لویا عولەما هێنایەنە ئەفەرمون ئەوانەی کەوا زەکاتیان دەرکردووە ئەوانەی لەو ماڵی کە خوا پێداوە زەکاتیان دەرکردووە دووهەم إنها من صفات المؤمنين المستحقين لرحمة الله يعني زەکات فایدەکەی ئەوەیە کە ئەو کەسێکی کە زەکاتەکە دەرەکە ئەبێتە بەشێک لەوانەی کەوا ڕەحمەتی خوا بڕشێ بەسەریانە إن المؤمنين والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر ويأمرون بالمعروف وينهون عن المنكر ويقيمون الصلاة ويؤتون الزكاة أولئك سيرحمهم الله ئەوانەی کەوا ئەم چوار سیفەتەیان تایە ئەمر بە چاکەکەن نەهی لە خراپەکەن نوێژەکانیان لە کاتی خۆیان ئەکەن زەکاتی ماڵەکانیان دەرەکەن ئەمانە خوای گەورە ڕەحمیان لێکا لە دواییە یعنی بەر ڕەحمەتی خوای پەروەردگارەکەون خاڵێک لأن الله يمنيها ويربيها خوای گەورە ئەو زەکاتەی بۆ گەوراکە یعنی یەک دیرهەمەیە یەک دینارێ خوای گەورە بۆ یە کاتێک کێوێکی گەورە ويمحق الله الربا ويربي الصدقات خوای گەورە فەرمێ خوا ڕیبا مەحفەکاتەوە بەڵام زەکات نمای پێەکە و زیادیەکە یەکێت لەو قانجازانەی ئەوەیە أن الله تعالى يظل صاحبها في من حر يوم القيامة خوای گەورە خاوەنی زەکات ئەو کەسێک کە زەکات دەرەکە ئەی پارێزیە لە گەرمایی و ناڕەحەتیەکانی ڕۆژی قیامەت یەکێت لەو خاڵانەی کە سوودی هەیە سەبەبی نزولی ڕەحمەتی خوایە یعنی ئەوانەی پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم یەکێک لە سەهۆکاری بارینی باران دانی زەکاتە یەکێک لە منعی باران کە باران نابارێ خۆی نەدانی زەکات واتە زەکات هەم دانەکەی بێتە ڕەحمەت و منعەکەیشی ئەبێتە هۆی قەهر و غەزەبی خوای پەروەردگار یەکێت لەوانەی أنها تكفر الخطايا والذنوب ئەبێتە هۆی سڕێنەوەی تاوان و ئەبێتە هۆی سڕێنەوەی ئەو گوناهانەی کەوا خاوەن ماڵەکە کردوێتی خاڵێکی کە هەر بە کورتی ئاسانەکەم أنها دليل على صدق إيمان المزكي ئەو کەسێک کە زەکات دەرەکە بەڵگەیە زەکاتەکەی لەسەرەوەی کە ئەم کەسە باوەڕی بە پاداشی قیامەت هەیە چونکم خۆ ئەو کەسەی زەکاتەکەی ئەداتێ ئەم چاوەڕێ نییە مقابل چاکەی لەگەڵا بکاتەوە لەبەرەوە ئەم پارەی خۆی ئەبەخشێ باوەڕی وایە کە خوا لە ڕۆژی قیامەتە جەزایەداتەوە بوو ئەم کەسە ئیمانی ڕاستەقینەی هەیە بەچی بە قیامەت خاڵێکی کە ئەوە ئەنها تزەکی ئەخلاق المزەکی وتشرح صدره ئەم کەسەی کەوا زەکات دەرەکە بەوای لێ ئەکا کە ئەم بەڵگەی لەسەرەوە کە ئەم کەسە ئەخلاقێکی خاوێن و پاکی هەیە لە غەل و غەش و بخل و ئەوانە لە ناو دڵێنێ زۆر کەس هەیە کە یعنی کە خوا ماڵی داتی ئاوە دەستی نوقاوە هیچ نابەخشێ بەڵام ئەو کەسی کە زەکات دەرەکە دەستی کراوەیە قورئانیشە فەرمی با دەستان ناوەنە کراوە بێ کە تەواو هیچی تانەمێنە ناوەنیش نوقا بێ
کە بخەنە پشت سەرتانەوە کەسی سوادەتان لێ نەکا. خاڵێکی کە لەو خاڵانەی کەوا بەڕاستی سوودی قانجازی سوود و قانجازی زەکاتە ئەنەها تەسون المالە وتەحفەظەه. ئەو ماڵەی زەکاتی لێ بدرێ خوای گەورە لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم وعدیاوە کە خوای پەروەردگار ماڵەکەی بۆ ئەپارێزێ لە چاوی حەسوود، لە بوخلی بەخیل و لە دزی و لە جەردە و لە پیاو خراپ. خاڵێکی کە ئەنها مساهمة من المسلم بواجبه الاجتماعي. بەڕاستی ئەم کەسی کە ماڵی هەیە ئەبێتە بەشێک لە پڕکردنەوەی ئەو کەلێنەی کە حکومەت ناتوانێت پڕیکاتەوە، یعنی ئەم کەس خاوەن ماڵە بەم ماڵەی خۆی بەشێک لەو کەلێنی و نوقسانیانەی کەوا حکومەت ناتوانێت پڕیکاتەوە ئەم پڕێکاتەوە، یعنی ئەبێتە بەشێک لەو کۆمەلگایە. خاڵێکی کۆتایم ئەنەها شکر لنعمەتی المال. خوای گەورە کەسێک مناڵی پێبەخشێ بۆچی گوێزەبانەی بۆ ئەکرێ؟ ئەو گوێزەبانەیە دلیل لەسەرەوەی کەەوە ئەم کەسە شکرانە بژێری خوای گەورە کە ئەم نیعمەتە جوانێ بە مناڵی پێبەخشیوە ئەچێ گوێزەبانەیەکەکە و حیوانێک سەرە بڕێ. ئەو کەسێش کە زەکات دەرەکە جەزای ئەوەی کە خوام ئەمی کردوێتە خاوەن ماڵ لە نیعمەتی ئەو ماڵ و سەرۆتا کە بەی بەخشیەوە بە کەسێکی نەبەخشیوە، ئەوە شکرانە بژێری ئەو نیعمەتەیە کە خوای گەورە لەگەڵی کردووە. گەورەی زەکاتەوەیە کە یەکێکە لە پایەکانی ئیسلام و خوای گەورە بە کوفر باسی کردووە ئەو کەسانەی کە زەکات نادەن. فەرموویەتی فەوەیل للمشرکین الذین لا یؤتون الزەکات. هاوار و جەهەنەم و سزا بۆ ئەو مشریکانەی کەوا زەکات دەرناکەن و بە شەرتی کردووە ئەو کافرانەی کەوا مسلمانە بن، مسلمان بوون بە زەکاتدانە. فەرموویەتی فەئین تابوا وەئەقاموا الصەلاة وئاتەوا الزەکاتە فەئیخوانوکم فی الدین. تەوبە لە کوفر بە ئیمانەکرێ، دوایەوە نوێژ بکەن و زەکاتیش بدەن. و هەروەها فەرموویەتی کافر کاتێک گوازیان لێبێنن کە زەکاتیاندا فەئین تابوا وەئەقاموا الصەلاة وئاتەوا الزەکاتە فەخەلوا سەبیلەهم، من جیاوازیان لێبێنن. و ئەمری کردووە بە دەوڵەت یەکێک لە پایەکانی دەوڵەتداری ئەوەیە کە زەکات وەرگرتنە لە دەوڵەمەندەکان و بدرێ بە فەقیرەکان. الذين إن مكناهم في الأرض أقاموا الصلاة وآتوا الزكاة. واتە واجبی دەوڵەتە کە نوێژ بە خەڵکی بکە و زەکاتیش لە خەڵکی وەربگرێ بیدا بە هەژارەکان. ئەمە شتێکە کە لە شریعەتی ئیسلامیە هیچ کاتێک پشتگوێ نەخراوە مەگەر لە حاڵەتێکە وەکو ئیمامی عومەر لە عامی ڕەمادە کە ئیشی پێکردووە مەسەل ڕایگرتووە و توێتی زەکات لەم ساڵە وەرناگرین تاوەکو خەڵکی وەزعی باش بووە. تەمان ئەمە خەڵکێک زۆر ناگێڕێتەوە لە مێژوو نووسان، دوای ئەوە وەریگرتووە و توێتی لەبەرەوەی ساڵەکەی قورسە و گرانە. گرنگی ئەم کارە ئەم زەکاتە ئەوە نییە کە کەس نایدا بەخوا. خوای گەورە فەرمێ ما ئوریدو منهم من ڕزقی وما ئوریدو ئەن یوطعمون. من داوام لێ نەکردوون کە خەڵکی ڕزقم بۆ بێنێ، دیارە کاتی خۆی کەهەنە و معبەدەکان و خوداوەندەکانی ئەوەی کە خەڵکی خۆی بە خوداوەندی داناوە چوونە خواردن و جلوبەرگ و کەلوپەل و پارە و ئاڵتونیان بۆ بردوون و دوایی هەمویان کاهینەکان لە بینی خوانانە بەشیان کردو. خوای گەورە فەرمێ بیدەن بە کەسەکانی خۆتان، من داواتان لێ ناکەم کە تێرم بکەن، کە نانم بدەنێ، کە بۆم بێنن. هەر کەسێک کەسێکی خۆی نزیکی هەیە حتا لە شەرعا دروستە ژنێک کە ئاڵتونی هەیە ئەگەیتە حەدی زەکات، پیاوێکی هەیە فەقیرە، زەکاتی پێشێ بداتە پیاوەکەی خۆی، مادام نەفەقەی پیاوەکەی لەسەر نییە ئەبێ دروستە زەکاتەکەی باتی و نزیکترین کەسە کەوا بیداتێ. یعنی لە بینی حاڵەتێکی کۆمەڵاتی دروستەکە کە ئەو خەڵکە حەزی لە ڕەمەزانە و حەزی لە ئەم زەکاتەیە لەبەرەوەیە کە خوای گەورە فەرزی کردووە لەسەری کە لەم مانگە لە هەر کاتێکی تریش بێ بەڵامەکو لەبەر ئیمان لە ڕەمەزانە فەرزە. وەر کەسێک زەکات نادا پایەک لە پایەکانی ئیمانی نییە و لە شەرعا ئەم کەسە یعنی نزیکە لەوەی کە نوێژەکەیشی قبول نەبێ. وەکو ئیبن عەباسە فەرمێ لە 36 شوێنی قورئانە خوای گەورە نوێژ و زەکاتی بە یەکۆ باس کردووە. ئێمە لە کوردەواری ئەڵێن نوێژ و ڕۆژ و بەڵامەکو لە قورئانە دائما يقيمون الصلاة ويؤتون الزكاة أقاموا الصلاة وآتوا الزكاة. باسی نوێژ و زەکات بە یەکۆ کراوە. واتە زەکات یەکێکە لە پایەکانی ئیمان کە فەرموویەتی نوێژ بەبێ زەکات قبول نییە، باوەکو نوێژیشکە ئینسان زەکاتی نەدا ئەو کاتە قبول نییە. و هاوشێوەی ئەوەیە کە زەکات نەدە ئەو کەسانی کە زەکاتەکە نایگەێنە شوێنی خۆیان، ماڵێکە لە ماڵی خۆیانە بەشێکن لە بینی خۆیانە ئەڵێەوە زەکاتمان دەرکرد، ئەویش زەکات نییە. ئەگەر کەسێک پێویستەکات کە زەکات دەرکا بێ
وەجە شەرعەکانی بزانێ و مەصرفە شەرعەکانی بزانێ بۆ ئەوی لەسەری بکەوێ و زەکاتەکەی بکێتە جێی خۆی.